دووبارەت بۆ کارەساتە گەورەی کە بەسەر کوردی ڕۆژاوای کوردستاندا هاتووە. بەڕاستی ئێمەی کورد زۆر غەمژینین و زۆر خەمبارین بەم کارەساتە کە ئێستا بەسەر کوردانی ڕۆژئاوا دادێت. کوردیش وەکو میلەتێک کە دەرز لە ڕابردوو وەرناگرێت، دەرز لەم کارەساتەکان وەرناگرێت کە بەسەری دادێت، بۆیە ئەم کارەساتانە هەردەم دووبارە دەبنەوە و بەردەوامیشان هەیە. ئەس وەکو هاوڵاتێکی کوردێ باشوور یعنی ئیدانا وی شەڕێ انه کو اپراسیونیا ترکی دژه کردستان روش آواد کم بو هندکی انه ام ملت کرد درجایی و میجوی ملت کی ظلم لیکراوین ملت کی به پشت و پناین تنها اما دعوا اکن انه پشت و پنا بخوا ببستین و بچیاکان ما ببستین او نیو دولتی و امریکا و اروپا امانه همو بو مرام خوان و مصلحت خوان کار به ایمه اکن و دوای پشت لایمه اکن لسر چ بناغیک لسر چ شتێک بۆچی وا دەکاتن چی کردووە چونکە میلەتی کورد داعشی لەناو بردووە بۆیە وا دەکاتن ئەگەنا ئەوها لە نابێتن و هیچ لایەکەوە جێی قبولکردن نییە و هیوادارین بە سووترین کات ئەو شەڕە ڕابگیرێتن چی دیکە خەڵک کوردانی ڕۆژئاوا تووشی هیچ تەنگ و چەڵەمەک نەبن و تووشی کوشتن و بڕین نەبن و ئێمەی کورد لە باشووری کوردستان هەموو کاتێک لەگەڵیانین چونکە کوردن و کوردستانی ڕۆژئاواش وەکو کوردستانی باشوور هەر کوردستانە بە گیان و بەدڵ لەگەڵیانین.